پیت هێکسێت وەزیری جەنگ و جێنەرال دانکەین سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا ڕوبەڕووی پرسیاری ئەندامانی سینات بوونەوە لە دانیشتنێکدا بۆ ڕوونکردنەوەی هۆکارەکانی پێویستی بودجەیەکی تەواوکاری بۆ وەزارەتی جەنگ هێکسێت وتی ئێران لە ڕووی سەربازیەوە لە لاواسترین دۆخی خۆیدایە. بۆ زانیاری زیاتر لەسەر دانیشتنەکەی سینات مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان لە دانیشتنەکەدا باسی چی کرا وردەکاریەکانی و دانیشتەمان بۆ باس بکە؟ بەڵێ ئیدارەی سەرۆک ترەمپ داوای نزیکی 7 میلیارد دلاری بودجەی تەواوکاری دەکات بۆ پەنتاگۆن و دەڵێت کە پێویستی بەو پارەیە بۆ بەردەوامدان بە ئامادەباشی سەربازی و جێگرتنەوەی ئەو چەک و پێداویستە سەربازانەی کە لە ئۆپراسیۆنەکانی ئەم دوایدا دژی ئێران بەکارهێنراون. دانیشتنەکە زۆر گرنگ بوو چونکە دوجار کە وەزیری جەنگ هاتە کۆنگرێس بۆ وەڵامدانەوەی پرسیاری یاسادانەران لە سەرەتای مانگی 5 ڕابردوودا بوو. با تەماشایان ڕاپۆرتە بکەین لەو بارەیەوە. پیت هێکسێت وەزیری جەنگ بە ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی سیناتی وت کە تێچووی شەڕی ئێران تا کۆتایی مانگی 9 دەگاتە زیاتر لە 37 میلیارد دلار. لە دانیشتنێکی لیژنەکەدا کە نزیکەی 3 کاتژمێری خایان هێکسێت بەرگری لە داواکاری ئیدارەی سەرۆک ترەمپ کرد بۆ دابینکردنی 67 میلیارد دلار بودجەی تەواوکاری بۆ وەزارەتی جەنگ. ئەم بودجە تەواوکاریە دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەم بەردەوامیدان بە ئامادەباشی هێزە سەربازیەکانمان بۆ وەڵامدانەوەی پێداویستە نوێیەکانی ئەم ساڵ و دووەم خێراکردنی پەرەپێدان بەو توانایانەی کە پێویستن بۆ جێگرتنەوەی و ئەمراز و توانایانەی کە لە ئۆپراسیۆنەکانی ئەم دواییەدا بەکارمان هێناون. یاسادانەرانی هەردوو پارتەکە دوودڵ بوون لە پێویستی بودجەی تەواوکاری لە کاتێکدا پێنتاگۆن هێشتا پارەی لە بەردەستە کە پێشتر لەلایەن کۆنگرێسەوە پەسەند کراوە و پرسیاریان کرد کە ئۆپراسیۆنەکان دژ بە ئێران تاکەی بەردەوام دەبن و ئاماژەکانی سەرکەوتن چی دەبن. ئەوەی لە دەستماندا بێدەکەین بۆ بایەغدان بە سەربازەکانمان و پاراستنی وڵاتەکەمان. بەڵام خەڵکی ئەمریکا دەیانەوێت ئەم شەڕە بە شێوەیەکی خێرا و استراتیجی کۆتایی پێبێت، نەک 7 میلیارد دلار لە پارەی باجەکانیان بنێردرێت بۆ ئەوەی بەردەوام بێت. ئەم دانیشتنە لە کاتێکدا هات کە ئیدارەی سەرۆک ترەمپ دەڵێت پێویستی بەو بودجەیە هەیە بۆ دابینکردنی چەک و تفاقی سەربازی و ئامادەباشی هێزەکان و وەڵامدانەوەی هەڕەشە و ئاڵۆزیەکان. بەڵێ سەرنجی یاسادانەران تەنها لەسەر داواکاری بودجەکە نەبوو، بەڵکو پرسیار و سەرنجیان زیاتر لەسەر استراتیژی حکوومەت بوو بەرامبەر بە ئێران و پرسیاریان دەربارەی ماوەی ئۆپراسیۆنە سەربازیەکان کرد و ڕۆڵی کۆنگرێز وەک چاودێری بەسەر حکوومەت و شەفافیت لە خەرجی ئەو پارانەدا. لە ساری دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانی دژ بە ئێران مشتومڕێکی زۆر لێرە هەیە سەبارەت بە ڕۆڵی کۆنگرێز لە پەسەندکردن و چاودێریکردنی کردە سەربازیەکان و ئەم داواکاری حکوومەت هەلێک بوو بۆ یاسادانەران تا پرسیارەکانیان ئاراستەی وەزیر بکەن و لەگەڵ سەرۆکی ئەرکانی سوپا. مەریوان بالیۆزی ئەمریکا لە نەتەوەین یەکبووی مایک والزی ئیرۆ لە پێش کۆمیتە کاروبارێن دەرەوە یا جواتە نونەران هەلبەت لە کۆنگرس ئەمریکی ئاخەوی ناڤەڕۆکاوی ئاخفتنێت چ بوو؟ بەڵێ کاری مایک والتز دەکەوێتە ژێر بەرپرسیارەتی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەران. والتز باڵێزی ئەمریکا لە نەتەوەیەکەکان چەند خولەکێک پێش ئێستا و دانیشتنە کۆتایی ها زیاتر لە 3 کاتژمێری خایان باسی دەستکەوتە دیپلۆماسیەکانی حکوومەتی دۆناڵد ترەمپی کرد لەو ماوەیە کە ئەو بۆ بە باڵێز وەوتی زیاتر لە 1 میلیارد دلار لە خەرجەکانی نەتەوەیەگرتوەکان کەم کردوێتەوە، ئەوان توانیوانە کەمی کەنەوە. هەزاران پۆستی کار کە هەبوون لەو دامەزراوەیە توانیوانە هەڵیان بۆ شێنەوە بۆەوەی قەبارەی ئەو دەستگایە کەم بکەنەوە و هەروەها چاکسازیان لە هێزەکانی هێزە ئاشتی پارێزەکانە کردووە و وتیشی کە ئەنجومەنی ئاسایش پشتیوانی لە پلانی ئاشتی سەرۆک ترەمپ بۆ غەزە دەکات و هەروەها ئاماژەی بە پەسەندکردنی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان کرد بۆ سەرزەنشکردنی ئێران و ئەمانەی هەموو بە دەستکەوتی دیپلۆماسی لە قەڵەمدا. ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەران وەکوتم نزیکەی 3 سەعات پرسیاریان ئاراستەی مایک والتز و ئەندامەکانی تریان کرد
دەیان پرسیاریان لەسەر کرد و سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە نەتەوەیە گرتوەکان سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی ئێران و هەروەها غەزا لە هەندێک کاتدا دانیشتنەکە و مشتومڕی نێوان بە تایبەتی ئەندامانی پارتی دیموکرات و واڵتز زۆر تند و گەرم بوو. مەریوان حەمە پەیامنێرێمە لە کۆنگرێسی ئەمریکی گەلێک سپاس بۆ وانوچە و پێزانینان.